ڕۆڵی CIA لە لادانی سەرۆکەکانی جیهاندا چی بووە؟ ئەو وڵاتانە کامانن؟ ئەمریکا لە شەو ڕۆژێکدا دەسەڵاتەکەی گۆڕیون. یەکەمین قوربانی دەستی CIA کێ بوو؟ وەک دەگوترێت مێشولەیەک بە ئاڕاستە و مەبەستێکی سیاسی بفرێت، ئەوە بێ سێودوو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە پشتەویەتی. ڕەنگە کەم دەسەڵات و سیستەمی سیاسی هەبن. ئەمریکا ڕۆژێک لە ڕۆژان دەستی نەخست بێتە کاروباریانەوە. کام دەسەڵاتیان کاربەدەست پێی خواردان نابێت، هەر لە ناوخۆی وڵاتەکەی خۆیدا نەیاریکیان بۆ ڕاست کردووەتەوە و یاخود لا ڕێگەی کڕینی کەسێکی نزیکی خۆیەوە لە ماوەی شەو ڕۆژێکدا لەسەر کورسێک گەرمەکەی هێنراوەتە خوارەوە. تۆی دەسەڵاتدار دوو ڕێگات لە بەردەمدایە، یاخود بە ئاقڵی ملدەدەیت بۆ تەواوی داواکاریەکانی ئەمریکای زلهێت، یاخود بە پێچەوانەوە دەبێتە خۆی مەترسی بۆ سەر بەرژەوەندیەکانی. لەم دۆخەدا دەبێت چاوەڕێی کۆتایی ژیانی سیاسی بیت. کاتێکی چاو دەکەیتەوە ئینجا دەزانی کار لە کار ترازاوە و کونامێشکیان لێ کردوو بە قەیسەری و ئەوەی ماوەتەوە لە دەوروبەرە تەنیا خۆت و چێش لێنەرەکەتن. کەمنین ئەو دەوڵەتانەی بە پێچەوانی خواستی ئەمریکان نەجوڵاونەتەوە و با جۆرێک لە جۆرەکان بوونەتە مەترسی بۆ سەر بەرژەوەندیەکانی ئەم وڵاتە زلهێزە. لەم راپۆرتەدا تێک دەخینە سەر ئەو دەوڵەت و دەسەڵاتدارانەی لەلایەن ئەمریکاوە کودەتایان بەسەردا کراوە و لا دەسەڵات دوورخراونەتەوە. لە ساڵی 1893 کۆمەڵێک بازرگانی سپی پێست و خاوەنی ژمارەیەک زەوی کشت و کاڵی با پشتیوانی نێردەی ئەمریکا بۆ هاوای توانیان لە ڕێگەی کودەتایەکەوە شاژنی هاوای لیلیۆ کەلانی لا دەسەڵات دوور بخەنەوە. دەسەڵات کەوتە دەست بازرگانە سپی پێست و خاوەن زەوی کشت و کاڵیەکان. دواتر ئەو کەسانەی سەرپەرشتی کودەتاکەیان کرد، شاریان لە ئەمریکا کرد تاوەکو هاوای بلکێنێت بە وڵاتەکەیەوە. هەر بۆیە لە ساڵی 1898 هاوای بە فەرمی بوو بە بەشێک لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. ئەم کودەتایی کە کۆتایی بە دەسەڵاتی پاشایەتی هێنا لە هاوای با یەکەم کودەتای ئەمریکیەکان دادەنرێت لە مێژوودا بۆ لابردنی ئەو دەسەڵاتانەی لەگەڵ بەرژەوەندیەکانی ئەمریکادا ناگۆنجن. لە دوای دامەزراندنی دەستگای هەواڵگری CIA لە ساڵی 1950 ئەمریکا دەستی کرد بە بەکارهێنانی ئەو دەستگایە وەک مەقاشێک بۆ لابردن و هێنانە خوارەوەی ئەو دەسەڵات و سیاسیانەی لەگەڵ بەرژەوەندیەکانی ئەمریکا هاوتەریب نەبوون. یەکەم قوربانی دەستگای هەواڵگری CIA و دووەم قوربانی دوای کودەتاکەی هاوای سەرۆکوەزیرانی ئێران محەممەد موسادق بوو. کاتێک لە ساڵی 1953 CIA سەرپەرشتی پلانێکی کرد بۆ لابردنی محەممەد موسادق، ئامەش لە پێناو پتەوترکردنی دەسەڵاتی شاهینشاهی ئێران و محەممەد ڕەزا شای پەهلەوی. لا دیکۆمنتە نهێنیەکانی CIA دا ئەم کودەتایە بە ئۆپەراسیۆنی ئەجاکس ناسرا. بە پێی و دوکۆمنتیانە بێت هۆکاری کودەتاکە ڕێگەگرتن بووە لا پاوەندخوازی سۆڤێت لە ناوخۆی ئێراندا لەو سەردەمەدا. بەڵام ئەوەی مێژوونووسی ئەمریکی بە ڕەگەز ئێرانی ئێروارد ئیبراهیمیان دەیڵێت 180 لە پێچەوانی دوکۆمنتە نهێنیەکانی CIA. ئێروارد پێی وایە هۆکاری پشت ئەو کودەتایە ئەوە بوو ئەمریکیەکان چاویان لە ناوتی ئێران بڕی بوو. دوای ئەوە محەممەد موسادق بڕیاری بە نیشتیمانیکردنی نەوتی ئێرانی دەرکرد. ساڵێک دوای کودەتاکەی CIA لە ئێران و لادانی محەممەد موسادق ئەمجارە ئەمریکا چڕنووکەکانی لە وڵاتی گواتیمالا گیر کرد. دروست ساڵی 1954 بوو کاتێک CIA سەرۆکی هەڵبژێردراوی گواتیمالای جاکۆبۆ ئێربێنزی لا سەرکورسی هێنای خوارەوە دیکتاتۆرێکی خستە شوێنەکەی بە ناوی کارلۆس کاستێلۆ ئارماس. لە مەشتا بەهانەی ئەمریکا ڕێگرتن بوو لە هەژمونی کۆمۆنیزم. بەڵام هۆکاری پشت پەردەی لادانی سەرۆکی گواتیمالا ترسی ئەمریکا بوو لەو چاکسازی ڕۆفرۆمانەی ئەو سەرۆکا کردنی. ئاماش مەترسی بوون لەسەر کۆمپانیایەکی میوە کە خاوەنداریەتەکەی بۆ ئەمریکیەکان دەگەڕایەوە. دوای ئەوەی خەڵکی شیلی لە کیشوەری ئەمریکای لاتین کەسایەتیەکی خاوەن بیر و باوەڕی سۆسیالیستی بە ناوی سێلڤادۆر ئالێندی وەک سەرۆک هەڵبژار. دوای ئەوە سەرۆکی ئەو کاتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕیچارد نیکسن دەیویست بە هەر هۆیەک بێت ڕێگە نەدات سێلڤادۆر پێ بخاتە کۆشکی سەرۆکایەتی شیلیەوە. ئەو لەسەر ڕاستپاردەی نیکسن CIA هەر زوو کەوتە جوڵا بۆ لادانی سەرۆکی شیلی. بۆ مەبەستا CIA دەستی کرد بە پشتگیریکردن و دەنەدانی چەند گروپێکی جیاجای شیلی با مەبەستی کودەتاکردن بەسەر سەرۆکی هەڵبژێردراوی ئەو وڵاتەدا. ئەوە بوو لە ساڵی 1973 سەرکردەیەکی سەربازی بە ناوی ئاگۆستۆ پینۆچێت
با پشتیوانی و چاوسەنگی ئەمریکا سەرکردایەتی کودەتاکەی کردو. سەرۆکی شیلی سەلڤادۆری لێدەسەڵات لادە و کردیە قوربانی مەرامەکانی ئەمریکا. ئەمانە سەرەتای هەژمون و کارەکانی دەستگا بەناوبانگەکەی ئەمریکا بوون. بەڵام تا ڕۆژگاری ئەمڕۆ CIA و دەستگاکانی ئەمریکا ڕۆڵی سەرەکی و یەکلایی کەرەوەیان هەیە لە پرۆسەی گۆڕینی دەسەڵاتەکاندا و هەر وڵاتێک بیخوازێت دەتوانێت دەستێوەردانی سەربازی و هەواڵگری تێدا بکات.